ساڵێک بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس ویداد حسێن پەیامنێری ئاژانسی ڕۆژنیوز لە شاری دهۆک تێپەڕ دەبێت و تاکو ئێستاش بکوژانی ئەو ڕۆژنامەنووسە نەدۆزراونەتەوە. بە وتەی سیداد حسێن کە برای ویدادە هێزە ئەمنیەکانی دهۆک کەیسەکەی ویدادیان بالاڕێدا بردووە و سەرجەمە و بەڵگانشکە لە بەردەستدا بوون بۆ دۆزینەوەی تاوانبارەکان لە ناو براون. هەروەها وتیشی دوای ساڵێک لە ڕووداوەکە هیچ کەسێک بە تۆمەتی تیرۆرکردنی ویداد دەستگیر نەکراوە. بەلە بە ساڵێک سەر تیرۆرکردن ڕۆژنامەنووس ویداد حسێن دەرباز دەبێت حتانی کەژی لێکۆلین بێژیتن لێکۆلین بەردەوامە لژنە لێکۆلینێ لێکۆلینە خو بەردەوام کرد لێ چ ئەنجام دیار نەبووینە ئەف لژنە لێکۆلینێ تنێ بۆ ڕای گشتیت بێژیت لێکۆلینە هەی بەس وەک کریار چ لێکۆلین نەهاتی نەکردن ئەف لژنە هەر ئەو لژنە بوو یەکو هەمیت بەلگە و دەلیلێ تیرۆرکردنا ڕۆژنامەنووس ویداد حسێن دەستە سەرکردن و وەنداکردین داکاو تیرۆستانە نهێنا ئاشکراکردن و چه هاریکاریە هێزت ئەمنی چی نەبووینە بۆ ئاشکراکردناوی تیرۆڕێ. ڕۆژنامەنووسان دەڵێن شکاندنی گڵکۆی سەردەش عوسمان هەڕەشەیەکی ترە بۆ سەرگیانی ڕۆژنامەنووسان و هاوڕێبازەکانی ویداد حسێن. هاوکات سەرۆکی دەستەی داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان و سەنتەری میترۆ دۆخی هەرێمی کوردستان بە مەترسیدار دەزانن بۆ پیشەی ڕۆژنامەوانی ئازاد. هەروەها بەرپرسیارەتی تیرۆری ویداد حسێن و ئاشکرا نەکردنی بکوژانیشی دەخەنە ئەستۆی بەرپرسانی ئەمنی پارێزگای دهۆک. دەستگای ئەمنی لە هەرێمی کوردستان خاوەنی بودجەیەکی گەورەن و ئیمکانیاتێکی زۆریان بۆ دابین کراوە. ئەم هێزانە توانیویانە گروپی گەورەی تیرۆریستی ئاشکرا بکەن. بۆیە ئێستا خەڵک و خانەوادەی قوربانیەکان مافی خۆیانە لەم کەیسانەدا گومان بکەن و بپرسن بۆچی بکوژان بۆی دەرباز دەبن و هەموو ئیمکانیاتی هێزی ئەمنی لە بەردەمیان لاوازە. چۆن پێشتر گوتومان و دەیڵێنەوە دۆزینەوەی بکوژانی تاوانباران و تۆمەتبارانی ڕۆژنامەنووسان گەورەترین خەڵاتە بۆ سەردەم مرۆڤایەتی و بنەماڵەی شەهیدانی قەڵەم و ئازادی و چونکە بەداخەوە خەریکە هەرێمی کوردستان دەبێتە ژینگەیەکی ئارام بۆ تاوانبارانی کەسی ڕۆژنامەنووسان. هەر بۆ بیرهێنانەوە پێچەند ڕۆژێک لە شاری هەولێر گۆڕی شەهیدی ئازادی و قەڵەم سەردەش عوسمان دەشێوێدرێت و چێرەکانی دەستچێندرێت. بۆیە بە توندی ئیدانەوە شەرمەزاری دەکەیت. لە ماوەی ڕابردوو لە ئێستاشدا بەشێک لە حیزبەکانی هەرێم هەر کات مەترسی ڕۆژنامەوانی ئازادیان لەسەر بەرژەوەندیەکانیان بەدی کرد بێت ڕاستەوخۆ کەوتونەتە بە دەستەکردنەوەی ئازادی ڕۆژنامەوانی و تا ئاستی کوشتنی ڕۆژنامەنووسانیش بەردەوام بوون. لە چەند ساڵی ڕابردووشدا ژمارەیەک ڕۆژنامەنووس تیرۆر کراون. ئێستاشی لەگەڵدا بێت کەیسەکانی ئەو ڕۆژنامەنووسانە بە بێئەنجام لە دادگاکاندا ماوەتەوە و بکوژانی ڕۆژنامەنووسانیش بە سزا نەگەێنراون. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.